دیارەوەی کە ئەم ساڵ زیاتر ئەمانەوەی خزمەت بە شاری سلێمانی بکە بواری گەشت و گوزار ئەولەوێتی ئەینێ چکۆم خۆشی لە ئەسڵا لەو سێ بوارەیە کە زۆرتر لەوە بەرێنان گرنگی پێین کە بوارەکانی پیشەسازی کشت و کاڵ و گەشتیاریە. ئەم ساڵ گەشتیاری یەک لە بەرنامەدار بەرنامە کە وەرگیراوە بۆی کە بکرێ بە تۆپی بەرنامە و پرۆژەکانی ئەمساڵمان و لەلایەن جەنابی جێگری سەرۆکوەزیرانەوە ئەولوتێکی تایبەتی دراوەتێ و فەرمانگە معنیەکان ڕاست پێراون کە بتوانن ئامادەکاری تەواو بکەن بۆ کۆمەڵێ پرۆژەی گرنگ و لە ئێستاە بۆردی تایبەت هەیە بۆ بابەتە کە زۆربەی لایەنە پەیوەنددارەکانی تایە بۆ ئەوەی بتوانین بە زووترین کات کۆمەڵێ پرۆژەی گەورە و گرنگ لە بواری گەشت و گوزارە کاری لەسەر بکەین کە زیاتر لە 5 پرۆژێ ئەکەوێتە ناو با بڵین منطقەی سەرچنار و هەتا خوارەوە بۆ منطقەی ئەواڵ یا لای دەواازە و چەند شوێنێکی کەش کە لە پلانایە و کاری لەسەر بکرێ و لە کاتی خۆشیە ئەوانە وەکو بەرنامە شەڵا ئیعلانی بۆ ئۆکرێ و پێ ئەوتریانی ڕاگەینرێت لە ڕاگەنەکانەوە کاری لەسەرەکرێ. کازی تایبەت بۆ بەنداوی کە بەنیازن لەسەر چەمی کلیاسان دروستی بکەن ئەوە چی بەسەر هاو؟ ئەوە یەکێکە لە زمنی پرێکە لەو پرۆژانەی کە ئەنجام ئەیرێ بەنداوەکەشی لەگەڵایە و ئەوە کاری لەسەرەکرێ و ئیشەڵا ئەبێتە هۆی ئەوەی کە بە تەواوی سلێمانی هەم سلێمانێکی تەڕ و جوان هەم سلێمانێکی گەشت و گوزار دروست ببێت.